بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێت و لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی پرۆگرامەکەمان. بەڵێ کاک سۆران فەرمووتوانی وەڵام بێتەوە. بمبورە پێم وایە ینی حیزب ئەگەر وەسیلە بێ بۆ گەیشتن بە سوڵتە هەموو کەسێکە و هێنا ئەو حەقی هەیە کە بگاتە سوڵتە بە ئیسلامی بێ غەیرە ئیسلامی موسڵمان بێ متەدەین بێ ئەلمانی بێ. ئەمما ئەوەی کە بڵێن ئێمە لە ناو حکوومەتە یان لە ناو قورئانە ئەمانە پێویستمان بە حکوومەتێکی سیاسی هەیە بۆی ئەمانە تەنفیزکە ئەمە قسەیەکە کە وانە ئەوانەی کە هاوژین و زۆر لە برادران زۆر خەڵک باسێکە لە ڕاستیە ئەوانە شتی قەزائین قەزاوت یعنی ئەمە چەند سیستممان هەیە لە دەوڵەتە سیستمی سیاسیمان هەیە سیستمی سیاسی کە برێتێ لە حکوومەت کە تەنفیزیە پەرلەمان سیستمی قەزاییمان هەیە و ئێستا مەسەن ئیعلام هەیە و چی هەیە و چی هەیە ئەوانەی کە هاوژین باسییانەکە هەمووی قەزاین. بەڵام من یەک پرسیار لە تۆکەم ئایا تۆ ئێستا ئەتێ حکوومەتێک بینیتەوە کە دەستی دەست ببڕێ و تەعزیری عەرق خۆر بکە و ڕەجمی زانی بکە؟ من نازانم ئەمە ئەنجام من ویستم لەسەر ئەوە نەک حەدی زانی کە هێنە ڕەجمی زانی حتا ئایا تۆ تێ دەوڵەتێک بینیتەوە لەم شێوەیە ئەمە پرسیارەکەیە بەڵێ بۆ ئێمە خۆمان بتزینەوە لە قسە ڕاستەکان. ئایا تۆ ئەم دەوڵەتە بینیتەوە کە باسی دەوڵەتی ئیسلامیەکەی ئەتێ دەوڵەتێک بینیتەوە کە با بڵێن غير مسلمان یا غير متدين بوينه بقصبك أتو دولتك بينيتو ك مثلا او كنوجنك سر ببردري مثلا فورمي دولتي اسلامي لم يجوا واب وكاك سوران او ما بس العلماء نا يعني او دولتنا اخر كاكا ما او تري لدواي سياسه صالم اسلام فرمان راي كدو ولا كومالي اسلام فرمان راي كدو يعني دولتي اسلامي بخلفيتي اسلامي بهمو قوه وضعفيه ما مقصيبكين انا بين كسش علم انسان علمانيين براسي هم كسش انسان متدين براسي يعني هو يعلن يكم لهم شنو كسش هنا مزايد اسلامي بس انا نكت يعني بلا من ام برسال انا بوروجن بقيت قسيك خوت بناسي يا مقساكين ونازين على شي لراسيه فزاك دروسكين لبوشايك لبوشايك استرينك خوش من نازين على شي بون ما كقساك وانا تهاجك اسلامي سياسيه بعمل كباسي هنا مثلا معاي خشتي اخرى الله معاي كاين من نري اسلامه بلا مثلا نري اسلامه الله هزار صال سياسة صال حكومة الإسلامي كباسي أوكي مع أي بياوي كشلو مثلا كنيسة كردو أما يكردو أو يكرد الله كاكا وأنا نيونري إسلاميين حكم إسلامي تنال ستين عمر كل خطاب أبوه كاتج إشكاليات سقسي الله هزار سياسة صال حكم إسلامي بو لضمني سلسلة دولتي إسلامية أكرو اشتيشي كرد بي أجر تاريخيا صاغبتوا نجو إمامي عمريش وإمامي أبو بكريش خارجي وحتى بعد بشريكاني بيغمري خارجي بيداتشونو نبوه يعني بوش تكتو مثلا شون يقدق شون اشتكاني بيغمر خارجي بيداتشونو دورته مثلا حديث بيغمر بو بينه وبين إيمان بوني والله من زور بصراحة هنشتت بيدلين بس من بيم خوش هم هن ملاحظي خوم بلام هن برسيار ورجان بيس إندسكه مثلا تو إسا اشتكى أويه من أصلي جوهري مناقشة كمان لو تو نفي سياستك الإسلام ناخذ وامنوتو ناخذ دواء أو بوشي وزقنا موتو آخر خوي مشكلة كلها ما هي كتو مناقشة باشا قيناك سياسة شيء من بيم خوش تعريف سياسة بوكي سياستنا إما ما بس ما باشا من أوكو حقي شخصي باشا بزانم أمشتي كناي سياسة تعريفك أي شيء بزين الذين هي كان هاوجين سياسة دوكو مفهومك فلسفي دوكو مفهومك نوزان سياسة ما بتجي يجاف فلاوانو كرسي برنامج برمتي خو كرسي برنامج وإما لكن نقاش كده نصل مفهومي كلمة سياسة من أو بابتي مناقشة بكاك أوجين أو إيك أمي بابتي مناقشة بين مسألة حكمة حزباتي كده الإسلام توبت وحزباتي كده وسيلة بحكم ناس أساسي أو من أبسالة كذا قصير كم عفوا أما قصيك أميد لراسم طاوم نكر حزباتي مرجنية بقات تانية لري حزباتي وإنسان بقات دصلات من إيش لقلوني مثلا أصلا سلفي كان حزباتي بدعاء زين وهم مش معنى زانين أو أشكره هم سلفي كان يسوع سلفي كان يسوع سلفي شو يقولي حزباتي بدعاء زين وبدأ إيش خرابي شيء زين أما أشكره كإيمان ينبيني أنجا مثلا سابلين لسعودية تطبيق الشريعة كرينا وبسيارة
کاکەژی تطبیق شەریعەت بەس ڕەنگە من پێم وایە بە تۆ ناخوا بە عقلێتی تۆ ناخوا بە حیزبی تۆ ناخوا بەمەی تۆ ناخوا ئەجینا ئەوەی کە لە سعودیا تطبیق کرێ ئەو ئیسلامی کە تۆ ئەتوێ دەستی دزێ بردرێت پەلم لێ مەکە تۆ باسی من ئەو ئیسلامی پەلم لێ مەکە پەلم ڕخسەتم بە باقسەکەم تاوەکەم ڕجال پرسیارتان کرد قساکەم پرسیار ناکەم دەستی دزە بردرێ ڕەج میزانیە کرێ ئەسڵ ناڵن ژن سارە لێ بخورێ ژن ئەسڵان حجاب لە سعودیا بریتینیە لە ئەمە دەمو چاو دەرکەوتنە سعودیا پێوترێت سفور نابێت دەمو چاویش دەرکەوێت ئەوە ئاشکرایە کە تەنیا چاوی بە دەرەوەیە خواردنەوە حرامە ئەمانە هەمووی هەیە ئیتر تطبیقی شریعەت لەمە زیاتر چی بۆ سعودیا بە دەوڵەتێکی ئیسلامی ئینکاری لەوە بکەی مالیزیا سیستەمی عقوباتی ئیسلامی نییە کاتە تطبیقی ئیسلامی نەکردو نا ئەتوانی من ئەزای چۆنە کۆمەڵە شت هەیە کاکە خۆی ئەگەر ڕێم بێ لە چەند دقەیەکە ئەزانشی هەنە شت فرێنە ساحەکەەوە بەڵام بەبێ ئەوە برای تۆ تطبیقی شریعەت تطبیقی شریعەتەوەیە تطبیقی شریعەتەوە نییە نەخێر تێگەیشتن من پێم خۆشە باش لە سیستمی عقوباتی ئیسلامی تێبگەن سیستمی عقوباتی ئیسلامی ئەزای چۆنە کاکە ئەخنا من نموزەجی مالیزیا و پێڵم ئەخر مالیزیا نوێنەری ئیسلام نییە برا ئیسلامی کاکیان ئەوش کۆمەڵێ بەشەر هاتووە دەوڵەت ئیسلام ڕۆکتێبی محاضەرەکانی نووسین و محاضەرەکانی ماهاتیر محەممەد خوێنەرەوە بزانێت سیستمی ئیسلام کاک هاوژین ئیسلام سودان نوێنەری ئیسلامی ئەفغانستان نیە ئێران نیە جاسە کاگومێنم پێم خۆشە سەراحەتەن ینی ئێستا ئێوە جەنابی شدۆک و کاکسۆران من بەلانم لەبەرەوەی دوو جۆر پرسیار مەسەلەن ئاڕاستی منەکەن بەیەکی تیجا من پێم خۆشە وەڵامتان دەستکەوێت هەتا ئەوەی جەناب باسێکیڵی تەمسیلی مثلا ئەوەی کە حکمی ئیسلامی بێ ئەو نەخێر زانانی ئیسلام کاگەن من پێم خۆشە بۆ جەنابیشت و بۆ بینەرانیشی ڕوونکەمەوە سیستەمی عقوباتی ئیسلامی بەو شێوەیە نییە کە خەڵک لی تێگەیشتووە تۆ ئەڵێ باسە دەستی دەست بڕین چەند کەس لە سەردەمی پێغمبەری خوا صلی الله علیه و سلم دەستی بڕاوە بەژمارە بۆم بڵێ ئەزاین چۆنە من یەک پرسیار لە زانان ئەڵێن با یەکشت ڕوونکەمەوە توا قسەم پێمە بڕن با قسەکانی خۆم کەم باشە دوایی خۆ زۆر پرسیارت کرد نەشی لێ جوابەکەت بەمەوە زانان ئەفەرمون بیرمەندان ئەفەرمون سیستەمی عقوباتی ئیسلامی ئەوەی کە لە قورئانە باسکراوە لە نصوصە ئیسلامیەکانە باسکراوە هەمووی حەدی ئەعلای عقوبەکەیە نەک حەدی ئەعلای یعنی بۆ نمونە کابرایە کە دزی کردووە اینجا ئامانج لە سیستەمی عقوباتی ئیسلامی چییە ئامانج لە هێنانەکەی مجتەمەعێکی لەبەر ئەوە زۆر ئاساییە دزێک زانان ئەفەرمون چ دزێک دەسی ئەبڕێ دزێک کە لە برسا چووە ئەو نمونە ئیمامی عومەرمان هەیە دزێک کە لە برسا ئەچێ لە داماویە ئەچێ شتێکە تیش تەسیرێ لەسەر ئەمن و لەسەر ترس و لەسەر دڵەڕاوکی لە مجتەمەع ناکە بەڵام زۆر کەمە ئەو عقوبەی ئیسلام دیاری کردووە ئەگەر مەسئولێ بێنی 100 ملیۆن دلاری لە حکوومەت دزی وەخسوێتێ لە ڕێی مەشروعێکەوە یا بە گەندەڵی وەری گرتووە کە زەرە لە اقتصادی میلەتێکەدا دەستبڕین بوو ئەوە ڕەنگە ئەگەر ئەوە بکەین بە حاکم کەم بێ باشە سیستەمی عقوباتی ئیسلامی لەوە سیرکە ئاماژ لە سیستەمی عقوباتی ئیسلامی بەسارەکە جواب بەمەوە عولەما ئەڵێ هەموو عولەما لە یەک ڕوبع دینارە دەستە بەردرێت نەخێوانیە برا من باسی علەمات بۆکەم ئەو باسی تەسەووری فقهی شافعی بێنەوە لە حەدی سەریقە بخەنەوە ئەگەر لە ڕوبع دینارێکە نەوە چی بڵێ نەخێر زانان شتێکی تریان هەیە پەلەم دەمەکە ئاوترێ دزی بریتە لە چی هەڵگرتنی شتێک في حرز ئەمین حەسین لە شوێنێکە کە من ماڵی خۆمە دەرگام داخست شتەکان ژوور داناوە کابرا ئەچێت دەرگاکە ئەشتێنێ ئەچێتە ژوور شتەکەیانێتە دەرەوە ئەمە دزیە پەلم لێمەکە بەڵام تۆ شتێک اختلاسەکەیت ئەوە دزی پێ ناوترێ مەجموعە شتێ پێ ناوترێت دزی حتا لەناو سڵتەیە ئەتوانی گەندەڵی بکەوە پێ ناوترێت دزی لە حرزێکە لە شوێنێکی پارێزراوە شتەکە دانراوە تۆ ئەچێ دزی ئەمە دزیە ئەمە پێوترێت دزی لە یەک ڕوبع دینارە دەستە بەردرە پەلم لێمەکە کاکە من شۆ کتۆم دەدەین تۆ دیفاع لە شت مەکە ئیمامی عومەر بۆ ماوەیەک تعلیقی ئەو حدودێکی لە ساڵی مەجاعە ئەزانم قوربان ئەیشەزانم عومەری کوڕی خەتاب لە ساڵی برسێتیە کە خەڵک برسی بوو وەکو حسارەکەی ئەمە ماوەیەک ئەوەی ڕاگرت ئەم قسەی هەمووی ڕاستە من یەک شتە بەلاوم هێمە ئەی کەسێک کە هەر واقعی مەجاعە لە برسێتیا یەک شت بەلا لەم شتانە یەک شت زۆر مهمە یەک شت مهمە تەقنینکردنی ئەو شتە بۆ نمونە ئەگەر 100 کەس کوژراوێ لەسەر شتێک کە تەقنین نەکراوە لە ناو نووسفی دینیە مشکلەنی فعلی باشە بەس کاتێک کە تەقنین ئەکرێت تۆ ناتوانێت قسەی لەبارەوە بکەی بڵێ وڵا ئەمە وانێ کاک سۆران پرسیارێک پێغەمبەر ئەزمموی پێغەمبەر لەناو مەدینەیە کاروباری دەسڵاتی سیاسی شارێک بچووک بێ یا گەورە ئەگرێ بەدەستیەوە خاوەنی هێزی چەکدار و سوپایە نەخێر خاوەنی
شەڕی ئوحد و بەدر و هەموو شەڕێک لە دوای کاکە من لە ماڵی خۆمان دانیشتم با پرسیارێکم تاواکەم ئەتوانی وەڵام بدەیتەوە پێغمبەر ئەوەی کە ئێمە بینومانە لە مێژووی ئیسلام و لە سیرەی نەبەویە خوێندومان تۆ ئەمەیە دەسڵاتێکی سیاسی هەیە لە مەدینایە پێغەمبەر سەرۆکایەتیەکە ئەم دەسڵاتە محافزێکی بۆ دانێکە عەلی کوڕی ئەبوو تاڵبە ئەم دەسڵاتە ئەم لە کاتی شەڕەکانی چوونە دەرەوەی بۆ شار بە پرسیارێکی شاردادێ اینجا کانێ هێزی سەربازی هەیە جۆرێک لە ئیدارە هەیە بە شێوە بیدایەکەی ئەو کۆمەلگای ئایا هەموو ئەمانە پێمان ناڵێن لە ناو ئیسلامە دەوڵەتداری پێویستیەکی ئیسلامی ئاینیە بۆ پێغەمبەر دەسڵاتی بەدەستەوە گرتووە ئەگەر وان نەبووایە پێغەمبەر دەسڵاتی بەدەستەوە ناگرت و ئەچوو ئەیدا بە خەڵکی تر ئێوە بیکەن ڕخسەتم بە منێک دوو پرسیارەکەم ئەگەر پێغەمبەر نەچواتە مەدینە چی ڕۆیە پێغەمبەر لە تایفە قوڵ کرایە و لەژێر دەستی ئەو ئەهلی تایفە داوای خۆی بکردە چی ڕۆیە پێغەمبەر دەسەڵاتی سیاسی ناگرت بەدەستەوە وایە ئەو کاتە پێی کافرە بوو خۆی نەچوو لە تایف داوا بکات و داوای دەسەڵاتیشی ناکرد بە بەڵام کاتێک هێتە مەدینە فەراقێکی ئیداری هەیە باوڵین فەراقێکی ئیداری ئەم فەراقە ئیداری چێ پڕێکاتەوە پێغەمبەر و سەحابەکان ئەو ئاشکرایە بەڵام پرسیارەکە لەمایە ئایا پێغەمبەر وەکو شەخسێکی دینی ئەوەی کردو یا وەکو محەممەد پرسیارەکە لەمایە پێغەمبەر وەکو محەممەد ئەماکە چونکە فەراقێک هەیە ئەوان خوان خەڵکەوتیان کاکە تۆ برا گەورەمان بۆ تۆ ئەمیشەمان بۆ ڕێکخە ئێمە بۆمان ڕێک نەکەوت تاو دەستمان لە بنی هەمانەکەەوە دەرچوو 40 ساڵە یەکتری کوژ نەماتوانین دەسەڵات ئەم لە غەریبیەوە هێت و ئەو شتیان بۆ ڕێگە خاتوو ئیدارەی دەوڵەتەکە ئیدارەی ئەو شارەکە چونکە دەوڵەت چەند ڕوکنی هەیە بەلانی کەم ئەوی وەزارەتێکی هەبێ وانە مجموعی وەزارەتی هەبێ ئەبێ نظامێکی سیاسی هەبێ ئەبێ پەرلەمانی هەبێ ئەبێ جێیشی هەبێ ئەبێ ئەمانەی هەموو دەوڵەتی سەدەی 20 کەمە کاک سۆران تۆ باسێکی بۆ دەوڵەتی بێزەنتیوە بە دەوڵەتی ڕۆمەوە بۆ دەوڵەتی فارسوا بۆ دەوڵەتی بەڵام لێ بکە تۆ دیوانی جون ناوەنەی چی دیوانی دارایی ناوەنەی چی خەتاب دروستیە دیوانی قەزانانی یعنی تۆ ئەوەی پێغەمبەری خوا کردێتی کاکە ناوی هیچ شتێک نەبووە بەس تۆ کۆمەڵی ڕوکنی هەیە فتحی وڵاتانی کردووە باقسەکەم تاوەکەم جاری یعنی پێغەمبەر جێشی نەبووە جێشی نەبووە ئەو شەڕانە بەچی کراوە بەچی کراوە من لە ماڵی خۆم دانیشتوم حي على الجهاد لەسەر فەلاحەتی خۆماتون سلاحەکەم کردەوە بەشان ڕشتم تا متەتەوا بووم یعنی علاقەی بە جوندۆ نییە ئەمە جێیش نییە یەک کەس نەبوو پارەی هەبێ لە شتەیە خەڵکی طبیعی خەریجی ماڵی خۆی بۆ باقی وەسلام کاتێکە وتێت حي على الجهاد چوە سلاحەکەی خۆل گرت و چوە شەڕی کردو هاتۆ تۆ ئەگەر نەکوشرا بێت تۆ ماڵی خۆی کوشرابێتی ژۆ خوا حافیزی بێ و بەرەوەی بەهەشت وانە کەواتە ئەمە جێیش نییە جێشی نظامی بریتە لە جێشێک کە هەیە خزمەتەکە عقیدەی خۆی هەیە وانە نظامی خۆی هەیە هەموو شتێ بە پێ پرسیارێکم تۆ نە لە ئاەتی قورئان کە بنچینەی شریعەتی ئینسانی مسلمان و بیکردنەوەی ئینسانی مسلمانە نە لە سنەتی پێغەمبەر کە مەصدەری دووهەمی تەشریع بەپێی مەذهبی ئیمامی شافعی بەپێی ئوسولی فقه یەک نمونەمان بەرێ کە حیزبایەتیکردن و دەوڵەتداریکردن بەو فۆرمەی کە تۆ باسەکەی حیزب گەورە بێ و بێ و بە دەوڵەت یەک نمونەمان بێ وڵای من کاک سەرمەسفڕمێ بەڕاستی لە پرسیارەکەی جەنابی تو لە تەسەوراتی کاک سۆرانیش من کۆمەڵێ شتێ پێڵم باشە باشە کاک هینەڵێ فەراغێکی ئیداری پڕکردەوە لە سیاست معنى تفسيري تعريف اللغة كي سياسة شيء إدارة عامة كاكا يك نمونة تو باشا دستوري مدينة باشا من أزاين شو أنا تو نصوص شيء نصوص من أجل ساعاتي كي قرآن بوني أنا برا بيغمري خاص عادن سنة تقريري وقولي وفعلي وأوش تاني دستوري مدينة ناوني شيء دستوري مدينة ناوني والله أواني كي بيغمر كردوتي مجالي قصيتي هو رئيس دولة من قبول ما بيغمر دولة إدارية مدني دروس كردو علاقه بدينكي ونبوه كدين اما تو دائبه تنانت زوجتك انتم اعلم بامور دنياكم من نظام خوتا خريجي شي خوتا بلا موكو سري جور اللي كسنيه تو شو دانيت من سؤالك لتوكم من سامن بيم خوش يعني سامن بس في والله برتيارغاني هو ناكم يعني من بيم خوش كاك ان كان ايوا جايك دروسها كان شاوري والله متوضيح يجناكن خويا من جورك الارهابي فكريش براستي انسان كتشنق بسيوني جوب ازاين بوتي كاك ازاين شنو من كومالش كاك سوران كومال من جنابه باسي وكي باشا من باسي هيج دليل كي نقليناكم باسي دليل عقليكم باشا باسي دليل عقليكم دستوري مدينه ناونيتشي باشا
بوونی دیوانی جوند و بوونی ئەو هەموو جێیشە کە چۆ فەتحی وڵاتانی کردو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کەسێکی کردو بە سەرۆکی ئەم جێیشە و کەسێکی کردو بە سەرۆکی ئەو جێیشە و جگە لە تعلیماتی اقتصادی و جگە لەوەی پاش خۆشی کە خۆی نەنێژراوە سەرگەورەیەک بۆ مسلمانان دیاکرا کاکە تۆ دەوێت دەوڵەتێک 1400 ساڵ پێش تاوەکو دەوڵەتێکی سەدەی 20 بێ بۆ دەوڵەتی سەدەی 15 لە دەوڵەتی سەدەی 20 چووە تا تۆ هی مەسەلەن سەدەی 6 و 7 هیجرین بۆ بێنی بڵێ وڵا کاکیجان چە دەوڵەتێک کە بناغەکەی ئەوە بووە یعنی بەڕاستی من پێم خۆشە دەرچین لە نەقل دەرچین بێن بۆ عقل کاک سۆرە تۆ بۆستە مەبەستم ئەو کاتە لە دینە نامێت لە تەنزیر لاانە هینەکە من هەر بە عقلت دوێنم ڕەنگە تۆ من باسی نەقلم لەگەڵا کردی نەفی باسی ئەزین چۆنە کاک سۆران تۆ بڵێ من نەزەرەیەکی خۆم هەیە تێگەیشتێکی خۆم هەیە مەڵێ ئیسلام وایە تۆ ئەڵێ ئیسلام سیاسەتی یانی حکمێ دەوێت بەسەر ئیسلامە بڵێ خوێندنەوەی من وایە تۆ من باسی تەجربەی عملی بۆکەم باشە تەجربەی عملی باسی مالی زیاد بۆکەم لە سەدەی 20 و 21 ئەڵێ کاکە وەڵا ئەگام لێ نییە ئەگام لە سعودیە کاک سۆران بارمەتی خۆ کاک هاوژین یەک پرسیاری زۆر سادە بە زمانی ئامی هەموو خەڵک حیزبایەتیکردن لە ئیسلامە کۆمەڵێک حیزبی ئیسلامی لەسەر بنچینەی ئیسلام دامەزراون کار ئەەکەن بۆ ئیسلام کارەکەن بە تعبیرەکەی تۆ و کارەکەن بۆ دروستکردنی دەوڵەت یەک ئاەتم بێ بڵە شرعیت نەم ئیشەوە بەکاری ئیسلامی بە حیزبایەتیکردن ئیسلام کاک ئینجان تۆ من پێم خۆشە تۆ ئیتر بەچی لە ناو دەقایشەکەت و بەچی لە ئیسلام خۆ دامەزران تۆ باش پێ بڵێمەوە تۆ جارێ ئەزین چۆنە حیزبایەتی شتێک نییە تازە بێ تاریخی حیزبایەتی ئەگەڕێتەوە بۆکەی تاریخی حیزبایەتی ئەگەڕێتەوە بۆی دوای سقوتی دەولەی ئیسلامی وایە یان نییە نەخێر ئیسلامی نەخێر نەبوو بەو فۆرمەی ئێستا دەوڵەتی هینی ئیسلامی بۆ فۆرمەی ئێستا هەیە لە سەردەمی حەسەن بەناو دوای ئەوەی کە مەسەلەن دەولەی عوسمانی هەڵەشایە و میراتی بڵێ حیزبی ئیسلامی مەڵێ حیزب بڵێ حیزبی ئیسلامی نییە پێش ئەوە حیزب هەیە مەبەستم حیزبی ئیسلامیە باسی لە حیزبی ئیسلامیەکەین کاک ئومێدیان تۆ ئێستا من ملزەمەکەی بە دەقێک وڵا قەدەرەن من ڕەنگە من لە ئەوڵەوە پێم ترا دەعو سیاسە ئەنجینا من تام دەیان ئاەت بۆ بێنم بەس بەڕاستی ڕەنگە ئێساش بیرم کێتەوە بەس من مەبەستم لەوە نییە دەقێکی ئاەتە بۆ بێنم بڵێم ئەوە ئاڵێ من کۆمەڵێ شتت پێ دەڵێم تۆ چۆن بە دەقێکەوە بەڵام واقع عملەکە و پێڵێم من ئەڵێم باشە گیان باشە سیستمی اقتصادی ئیشی کێ تەبەنی بکە ئیشی کێ ممارەسەی بکە سەرپەرشتی گەورە ئەفەرمێ ئیسلام مفەکرین ئیسلام بە شێوەیەکی گشتی هەر لە صدرەوە کە کتێبە گەورەکەی معروفەکەی نووسی اقتصاد بەڵێ ئەوە هەلەوە تا ئەگاتە سەر مفەکرین تازە ئیسلام بەس لە سیستمێکی اقتصادی ڕێک و پێکی سەراپایجێ دەکەن کە ئەم سیستەمە ئەتوانێت وەڵامی هەموو پێداویستەکانی ئابووری باتەوە و هەندێک پێیان وایە ڕێچکەیەکی ڕەسەنە لە بینی سۆشیالیزم و سەرمایه‌داریە پرسیارەکە ئەمە ئایا ئەم سیستەمە ئابووریە ئیسلامیە لە ڕێگەی دەوڵەتەوە نەبێ لە ڕێکیەوە جێبەجێ من پێش ئەوەی پرسیاری وەڵامی کاک هاوژین بازی پرسیاری کرد دیوانی جون کات زۆر کەماوە کاژین دیوانی جون دەوڵەت سەردەمی پێغەمبەر هەرنەبەوە هیچ یانی دەستوری مەدینە بۆ شێوە ئیداریە نەبوو تۆ ناتوانانی جێیشێ کاکە ئەم هەموو وڵاتی لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم آخر کە خۆی وەفاتی کردووە کاکە جێیشێ بەڕێوە بۆ ئوسامەی کوڕی زەید دەکێت تەمەنێکی کەم بووە ویسوانە بیگەڕنەوتیان لەبەری تەمەنیەوە ئیمامی ئەوبەکر وتێتی چۆن پێغەمبەر قەیناکە جێش کاکە تۆ شکلیاتی ئیداری تۆ ناتوانێت کاکە خۆ دەوڵەتیش ئێستا تۆ تعریفێکی سەدەی 21 هەیە بۆ دەوڵەت کاک سۆران ئەوە زوڵمە ئەوە دەرچوونە لە سیاقی تاریخ لە سیاقی زۆر آخر تۆ ناویشت منە هیچ نەبێ ناوەکان دامنێ بۆی خۆت ئێستا ناک فەرز ئەزین چی ئەمە ئێستا ناک فەرزەکەی بەسەر پێغەمبەرە کە نیوە توانی ئەوەی دەستوری مەدینە کەلیمەیە کە تازەیە یعنی دیسانەوە صحیفەی مەدینە ینی صحیفەی مەدینە چییە صحیفەی مەدینە بریتە لە چی تەنظیمی علاقە لە بینی مسلمانەکان کە مهاجرین و ئەنسار بران لەگەڵ جوولەکەش خەڵکان یەکەن لە ناو مەدینە ئاژین و بیا بکەن ئەمە بکەن لەمە زیاتر نییە صحیفەی مەدینە وە صحیفەی مەدینە بچن لە کتێبە بیخۆنەوە هەمومان دیومانە و لە سیرا خوێنیتەوە لە حەدیث ئەگەر لەمە زیاتر ڕاستە ناوی دەستوری کێن ئەوانە کاک سۆران چۆنە ئەمە بەرنامە بێبیخێتە کۆمپیوتەر هەردەکەی سووتێ ئەمە پێ ناوترێت دەست تطبیقی عقوبات ئەمە کاکە ئیشی دەوڵەت نییە کاکە ئەمە خیانەت لە معریفە خیانەت لە فکر خیانەت لە تاریخ نابێ بکەین کاکە ئەمە ئەزانین چۆنە تۆ ئەتوانی ئەسڵێکت خیان من خۆ خیانەت کاکە خیانەتەرەوە نێت تۆ بچی جێشێ بێنیتە سەر وڵاتەکەت ئەمە واقعێکی کاک سۆرانگیا واقعێکی نەگۆڕاو هەیە من باسی کۆمەڵش لە ئەڵم کاکە ئەمە
اما تعليمات اقتصاديه اما سياسات اقتصاديه كاكستنيا مثل بوتر تعليمات اقتصاديه سياسات وركاك هر او الربا حرام كراو كاستا اقتصادي عالمي لسر الربا او اشتش اخلاقيه حاجه اخلاقيه نكاك اقتصاد بلا فهم كاكس ام كلمات انا مثلا اقتصادي اسلامي وليدي شو صار دمك بس او برسالة مجنبنا وهمته والله من بيت بلام لو رجي اسلام هاتوا لو رجي قران او كلمه سياسه اقتصادي اسلامي لشو هي يك تمكن باس سياسه اقتصادي اسلامي كاك جان سياسه اقتصادي خوي غوره فرمي وحيد او كباسي وكا بيعتان بو حلال كراو رباتان بو حرام كراو اقتصادي عالمي امرو اتك اي اتا باش خم اتك تبو خم ولا اتا وهي اي اتا كاكا اسا اقتصادي عالمي لسر ربانا واستوى همو بنوكي اوروبي وبنوكي غربي ركني اساسي بريطانيا للربا اخرنا كاكا اما اخلاقيه قضيه اخلاقيه اقتصادي عالم لسر اخلاق وساوى بلا بلا هذا ما يساوي كوابلين كاكا شي بالماتي كازل كما فهم كاكس فرنسا زول بكوتي بسيارك عفوا مسألة اقتصادي إسلامي ولا من بسيارك من وكرت كلمة اقتصاد إسلامي لشو هذا؟ يقولون كلمة جي تعزي سدمي إخوان مسلمين باشا معقولة 1400 صار أمهم علماء وحكماء وحاكم وخليفة وأمير المؤمنين وسلاطين وولاة إلى آخره يا كلمة نزل لبالي اقتصاد إسلامي ولا باشا كاك جان زور سباس كاك سورانجان كاك هاوجين كاتوا كاك سورانجان أجر قصيك جملة قرن هبه بل لم نبرسي بيتي بتوبيلي فالموتواني من يك بس اشتشي هنا كمستا من حظا كم مو بينر عنو كاكاوشين الزاني يا ما كاس باز الاسلام وكافر ودين وكفرنيا باز بعض رؤيا ودنيا بينيه كل برنامج او براسي رنا كريتو من بيغمر دو اداري شي سياسي كردو وكوشت انساني شي مدني بس كسي شي فرض نكردو اگر سياسه دين بوا دو خو كسي دياري بكردا اگر سياسه دين بوا القران كباسي شجداني منالك بآت جي دور درجه كره بس يك سياسه بكره توز آت كورتريجلو يعني امانه لراسيات بسيارن كاك هاوشين باقصد بيمو ابوك سوران واباش هل نفي اصلي اسلام كا يعني شكو تكفيري كردي لا من يعني اما خاطر زي وشي تكفيري كاكا زين شو اما خنوي كاك سوران خوي انسان لمناقشه ادوات بحث ومناظره معناها تو اسا اما اتواني بلي ناشرين دروس كراو بس ناتواني بلي اما كوب نيه شتيغ لسر ميزاني ناي كوب به تو من ديان دقي يجلس في قران من باسي عقوبات بوكم علي باسي اقتصادي بوكم علي اخلاقيه باسي ديواني جوزي بوكم علي كاكا جيش نبوه همو كومله لمالي خويان بونو دي كاكا اما كاك سوران كان اما تو بلي اسلام زوسباس يعني حضارتك بلا بينراني برستوي كان جوتان لبو گفتگو کردم مستبرد با پیوندی نوان اسلام و سیاست هیوادارم سرنجتان براکشت بید با میوانداری هدک لبرزان سوران سیوکانی نوسر روشنبیر حاجی عمر سر نوسر روشنامه کومل بخیرات نیهم ولا کمو بخیر زين. فاستك. تمام.